هەموو لایەک بەبێ جیاوازی بەخێر هاتن سەرچاومان. ئێمە وتارێکمان هەیە لێرە لە ناو پرۆگرامەکە ئەگەر لە بەرجی برۆشۆرەکە تەماشایی بکەم پرۆگرامەکە نووسراوە. وتاری خۆناسانیشی تایە لە لاپەڕە 5 بۆ 10 وتارێکی درێژە نامانەوێ بە ڕاستیا بیخوێنینەوە. ئێمە لەم بۆنەیە مجموعەیە گروپی دیاریکراو کە خۆمان بیرمان لێ کردوێتەوە کێبان بکەین، حکوومەتمان بان کردبوو لەگەڵ دەوڵەمەنە سەرمایەدارە نیشتمان پەروەرەکانمان بان کردبوو، هونەرمەندەکانمان بان کردبوو، ژمارەیەک هونەرمەندمان کۆچیان کردووە لە بنەماڵەکانیان هەوڵمانداوە بانگیان بکەین. ئەوانەی کە خەمی هونەری مۆسیقا و بەستە و مەقامی کوردین ساڵانێکی زۆرە پێوەی خەریکن ئەرشیفیان کردووە. نووسەرەکان کە ئەتوانن یارمەتیمان بدەن لە نووسینە ئەوانەمان هەموو بان کردبوو، چکە پێویستمان بە یارمەتی هەر هەموویەتی، پێویستمان بە حکوومەتە کە پشتیوانی ئەم ماڵە بکە. ئەم ماڵە ئامانجەکانی خۆی دیاری کردو لە ناو برۆشۆرەکە هەیە، لە ضمنی لە ناو برۆشۆرەکە لە ضمنی پەیڕە و بەرنامەی برۆشۆرەکە دیاریمان کردووە. بە خێرایی پێم باشە ئەوەتان بۆ بخوێنمەوە. طبعاً ئامانجی ئەم گروپە ئەم ماڵە کە ماڵی بەستە و مەقاممان ناوناوە، یەکەم ڕزگارکردنی هونەری بەستە و مەقامی نەریتی کوردی باشووری کوردستان لە فەوتان لە ڕێگەی کۆکردنەوە و تۆمارکردن و پۆلیێنکردن و ئەرشیفکردن و پاراستن و نۆتەکردنەوە. دوو جێڕانەوەی ئارۆزی و گوێگرتن و چێژوەرگرتن لە بەستە و مەقامی نەریتی کوردی بۆ لای نەوەکان. سێ بەرگریکردن لە خەتەری شێوانی کە لە پووری کوردی و شێوانی زەوقی نەوەکان لە ڕێگەی زاڵکردنی حەزی گوێگرتن لە ئاواز و گۆرانی و موسیقای بێگانەوە. چوار دروستکردنی سیستم بۆ مەقامی کوردی. ئێمە خەتەرێک لەسەر هینە لەسەر کللتور و مەقام و بەستە و مەقامی گۆرانی کوردی بەگشتی لەسەر هونەری مۆسیقای کوردی هەیە. ئەمانەوێ درکمان بۆ خەتەرە کردووە لە ڕاستی ئەمانەوێ لە شوێنەکانی تر هەوڵ بدەن ڕایگرین و ئێمەش بۆ خۆمان ئەساسێک بۆ خۆمان دابنین تاوەکو نەفەوتێن. لە ڕاستیا بەگشتی نەزرەیەکی شێواو هەیە بۆ مێژوو کە یعنی بەگشتی کە باسی مێژووە کرێ خەڵک یەکسەر بە مێژووی سیاسی تەنیا تەماشایەکە مێژووی سیاسی نەتەوەیەکە گروپێکی دیاریکراو، بەڵام لە ڕاستیا مێژوو لقی زۆر جیاجای هەیە. بەشێک لە لقی ئێمە کە فۆلکلۆر و بەستە و فۆلکلۆرە و مەقام و بەستە و گۆرانی و مۆسیقای کوردی و ئەوانەشە چنە خانەی مێژووی ئێمە. مێژووی ئێمە نوقسانی زۆرە و بەتایبەتی لە هونەری مۆسیقا و گۆرانیان نوقسانیمان زۆرە. ئێمەمانەوێت ئەم بەشە لە ڕاستیا ڕزگارکەین. لەبەرەوە ئێمە گروپێکین کەمین وەک خۆتانە بینن، بەڵام پێویستمان بە پشتیوانی هەر هەمووتانە هەیە. ئیتر بە هەموونەوەی هەرچ کەس بە پێی توانای خۆی دەوڵەمەنەکان بە پشتیوانی مادی و معنەوی، حکوومەت بە پشتیوانی لە ڕێگەی قانون و لە ڕێگەی پشتیوانی مادی و ئەوانەوە، هونەرمەندەکان لە ڕێگەی هونەرەکانیانەوە، نووسەرەکان لە ڕێگەی نووسینەکانیانەوە. پێویستمان بە توانای هەمووتانە. بۆ ئەوەی لەوە زیاتر وەخت لە بەڕێستان نەگرم، ئەموو ئەوانەی کە لە ناو برۆشۆرەکەیان هینەکانی وچە نەزەری خۆمان بۆ دیدگای خۆمان بۆ ئەم ماڵە ڕۆشن کردوێتەوە و نمونەیەکیشمان داوە. ئەمە ئەو نمونەیە کە ئەیبینن گۆرانیەکی هونەرمەندی شوێنون کراو قارکابانی نەمری تایە کە لە دەرزی پەچەوە نۆتەکەیمان داناوە، شعرەکەمان نووسێتەوە، ژیانی گۆرانیش کە خاوەنی شعرەکەیەوە، ژیانی هونەرمەند کابانیشمان نووسیوەتەوە. ئەمە هینە نمونەیەکی بەسیتمان پیشان ناوە کە ئێمە لە مەولا ئیش بە شێوەیەکی زۆر فراوان بەو ئوسلوبە ئیشەکەین و لە ساڵانە هەوڵە دەین گۆڤارمان هەبێ، بە هەوڵە دەین لە پێشەوە هەموو هونەرمەندەکانی باشوور. طبعاً اعتیمادمان لەسەر باشوورە، چکە کوردستانی گەورە ئێمە ناتوانین تەختەیە بکەین، اعتیماد دەکەین لەسەر ینی ئیشمان لەسەر باشووری کوردستانە. لە ڕاستیا هەوڵەیە لە پێشەوە هەموو هونەرمەندێک ژیانەکەی و یەکێ لە گۆرەکانی و نۆتەی گۆرانەکەی و شعری گۆرانەکەی بنووسینەوە تا ئیشەڵا فریاکەین بە چەند ساڵ
فریاکەوین کە هەمووی ئەوە بکەین لە دوایە ئەوانی ئەگەڕێنەوە سەر دروستکردنی ئەلبوم بۆ هەر هونەرمەندێ هەموو گۆرانیەکانی تیاابێ ژیانەکەی تیاابێ نۆتەی گۆرانیەکانی تیاابێ شاری گۆرانەکانی تیاابێ لەگەڵ ژیانی شاعیرەکانیشە بۆ ئەوەی ئیترەمانە ئەرشیف بکەین و نەفەوتێن لێمان بەخێرا هاتن سەرچاو زۆر سپاسانەکەی نیوادارین پشوتان درێژمێ تا کۆتایی مراسیمەکەی ئەمڕۆ لەگەڵمانە بن جارێشکە بەخێر هاتنی گەرمتانەکەم بە ناوی دەستەی دامەزرێنەری ماڵی بەستە و مەقامەوە.